بەناوی خی بەخشندەی میهرەبان چاڵاکیەکانمان لە لقی سۆرانی دەستگای نوری حکمە بەو شێوەیە بوو. تابان چاڵاکیەکان دوو بەش بوون، چاڵاکیان تایبەت بوو، کۆمەڵە چاڵاتیشیان تایبەت بوو بە خولی هاوینە و هەندێک چاڵاکیەکەشیان چاڵاکی بەردەوامن، پێگوترێت چاڵاکی هاوینە و زستانە. ئەوەی بەنسبەت بە خولی هاوینە لە یەکی 6 دەستمان پێکرد هەتا وەکو ئەو ڕۆیانە کاتە سی8 هەتا سی8 بەردەوامە بین، واتە 3 مانگ بەردەوام بووین لە خولی هاوینە. شێوازەکەی بەو شێوەی بوو، ڕۆژانی شەمە دووشەمە چوارشەمە تایبەت بوو بە کوڕان، ڕۆژانی یەکشەمە و سێشەمە و پێنجشەمە بوو تایبەت بوو دەوامی کچە. ژمارە و قوتابیانەی کە ئەو فێرخوازانی کە تێیدا بەشدار بوون ئی دەوامی کوڕان زیاتر لە 165 ساڵەوە بەشداری کرد و دەوامی ئافرەتان زیاتر لە 130 قوتابیان فێرخواز بەشداریان تێدا کرد و بە کۆی ماوەستا یعنی تقریبا 35 ماوەسا لە هەردوو داوامەکەی دەوامی ئافرەتان و دەوامی پیاوان. ئەو بابەت و مادانەی کە لە خولی هاوینە پێشکەش کران بریتی بوون لە فێرکردنی قورئانی پیرۆز، جا ئەوەی کە پیتەکانی نەدەزانی لە ڕێکانیای و ڕەوان کتابی کانیای و ڕەوان فێری پیتەکانمانە کرد و دوای قورئانی پیرۆزمان فێرەکردن و ئەوەی کە پیتەکانی ئەزانی قورئانی ئەخوێن هەم قورئانی زیاترمان پێ شارەزا کرد و لەبەرمان پێمان لەبەر کرد. ئەوە بابەتێکیان بوو تایبەت بوو بە قورئانی پیرۆز. بابەتی دومیان ئاداب ئیسلامیەکان بوو، ئەویش منهەجێکی تایبەت بە دەستگای نوری حکمە هەیە بە ناوی پەروەردە و ڕێنوێنی یان ئاداب لۆ تەمەنی گەورەتر. فێرە هەموو پیتەکان بووین، فێرە قورئان بووین، فێرە پیتە قەلقەلەکان بووینەوە، زۆر ئیسفادەی باشمان لێ کرد کە هەندێک تەڵبە لێرە بوون هیچیان نازان، ئێستا ماشەڵڵا هەموو خوێنەوەرن لە قورئاندا. دەستخۆشی لە مامۆستایانی سەنتەر نوری حکمەکەم کە ئێمەیان فێری قورئان پیرۆز کرد لەگەڵ ئاداب. لێرە فێری ئیشتی زۆر بەسوود بووین، ئەو هاوینەمان بە فێرۆ نەچوو. بسم الله الرحمن قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. بەڕاستی ئێمە زۆر شتی باش لەو دەستگایە فێر بوون. پێشەموو شتێک ئەخلاق کەوا پێیان گوتین کەوا دەبێت ئەخلاقمان وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بێت. ئێمەیان فێر کرد پێش قورئان خوێندن ئەخلاق و ئادابمان باش بێت، قورئان بە خوشوع بخوێنەوە تەنها بۆ خودای گەورە. زۆر سپاسی هەموو دەستگاکە دەکەم. سلام علیکم، من نام هەدای هاوڕ ساڵحە قۆناغ سێمە بوومە چوار. زۆر سپاس مامۆستایەکانم دەکەم لەبەر یارمەتیاندام لە پەروەردەڕێنووینی و کانیای ڕەوان و قورئان. السلام عليكم ورحمة الله وبركاته، والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. بسم الله الرحمن الرحيم. سرتا سپاس و ستایش بۆ پێغەمبەری بۆ پەروەردگاری مەزن کە دەرفەتی ئەوەی پێدام لە دەستگای نوری حکمە لە لقی سۆران بەشداری بکەم لە خولی فێربوونی قورئانی پیرۆز کە ئەرکی سەرشانی هەموو مرۆڤەکانە و سپاسی کەناڵی پێیان دەکەم کە لێرە بەشداری بوون و زۆر سپاس بە خوددا کە منیش بێبەش نەبم لەو نیعمەتە گەورەیە و لێرانە فێری زۆر شتی بەسوود بووم، فێری قورئان خوێندن بووم، فێری ئاداب و ئاکاری جوان بووم و فێری ئەوە بووم لە دڵەوە دایک خودای گەورە و پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە دایک و باوک هەموو کەسێک زیاتر خۆشمان بوێت و پەیامێکم بۆ دایک و باوکانی خۆشەویست ئەوەیە کە مناڵەکانی خۆیان بێبەش نەکەن لەو نیعمەتە گەورەیە کە بیان نێرن بۆ ئێرانە کە فێری قورئان خوێندن ببن. لێرە فێری قورئان بووم، فێری دزوو عەمە بووم کە مامۆستاکانی ئێرە هەمووان فێری قورئانیان
کردن لە 3 مانگ لەگەڵماندابم بۆ ئەوەی قورئانی پیرۆز بە تەواوی بخوێنین و لەبەری بکەین هەمووی مامۆستاکانی ئێرە زۆر سپاسیان دەکەم. فێری ڕەوەش بەرزی بووم فێر بووم کە بە ڕەوشتی جوان هەڵسوکەوت لەگەڵ خاڵکیدا بکەم و لەگەڵ دەوروبەرەکەمدا بە ڕەوشتی بەرز قسە بکەم و هەروەها فێر بووم کە کات دابش بکەم و کات بە فیڕۆ نەدەم. داوا لە دایک و باوکەکان دەکەم کە مناڵەکانیان بنێرن بۆ خولی فێربوونی قورئان. ویستم لە پشووی هاوین کاتەکانم بەشتی بێسوود بە فیڕۆ نەدەم و بێم بۆ خولی فێربوونی قورئان کە ویستم کە خێرێک بۆ خۆم خێر بۆ خۆم ئەوە بکەم و ئێستا زۆر سپاسی دایک و باوکم دەکەم کە زۆر پاڵپشتم بوون و زۆر هانیان دەدەم. دێمە باوەشی سۆزی تۆ ئەی ئارامیش هادی ژینم. ئینشاءالله بتان بینەوە لە داهاتوویەکی نزیکدا سەربەرزی پێتانەوە دووبارە سێبارە بەخێر بێن.